جارێشتر داواکاری گشتی هەرێمی کوردستان بە نووسراوی فەرمی داوا دەکات لێکۆڵینەوە لە وەزارەتی سامانە سروشتیەکان بکرێت و لیژنەیەکی لێکۆڵینەوە پێک بهێنرێت بۆ بەدواداچوون تایبەت بە نزمی و خراپی کوالێتی بنزین کە بۆتە هۆی زیان گەیاندن بە هاوڵاتیان سەرەڕایبوونی کاریگەری خراپ لەسەر ژینگە و نەخۆشی شێرپەنجە. لە ڕێگای سەرۆکاتی پەرلەمانەوە دەشتێکمان ئارەزی سەرۆکاتی داواکاری گشتی کردبوو بۆی کە بە ئەرک و بەرپرسیارەتی خۆی هەڵسێ سەبارەت بە لێپرسینەوە و دیاریکردنی کەسانی کەم تەرخەم و بۆ پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان لەو نووسراوەدا داوای کردووە کە لیژنەیەکی لێکۆڵینەوە لەسەر وەزارەتی سامانە سروشتەکان پێک بهێنرێ بە ئامادەبوونی نوێنەری داواکاری گشتی بۆ لێکۆڵینەوە لەو کێشەیە و دیاریکردنی کەسانی کەم تەرخەم لەو بوارەدا وەسزادانێن. نووسراوەکەی داواکاری گشتی واژووی سازگار عەلی سەرۆکی داواکاری گشتی لەسەرە و تیایدا ئاماژە بە نووسراوی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان ژمارە 3/4/3434 لە ڕۆژی 22 حوزەیرانی 2015 کراوە کە داوای کردووە لەسەر خراپی کوالێتی بنزین لیژنەیەکی لێکۆڵینەوە لەسەر وەزارەتی سامانە سروشتیەکان پێک بهێنرێت. سەرۆکی لیژنەی سامانە سروشتیەکانیش لە پەرلەمانی کوردستان دەڵێت ئەوە چەندین جارە لەلایەن داواکاری گشتیەوە لیژنە لەسەر ئەو وەزارەتە پێک بهێنرێت. داواکاری گشتی ئەو هەڵوێستەی گرتووە بە خۆشحاڵیەوە ومێدەوارین کە ڕێکاری یاسایی تند بگیرێ بەرامبەر بەو بەنزیخانانەی کە پێشێلی یاسا ئەکەن و سزاکە بەداخەوە لە یاساکەیە کەمە پێویستە تونترین سزا بەرامبەر بە هەر کەسێک کە سەرپێچی کاسەوە بڵێن لە بەنزیخانە بێ یان لە ئەمبارەکانی دابشکردن بێ یان لە هەر هۆکارێکی گواستنەوە بێ گرنگ ئەوەی یاری نەکرێ بە مقدرات و مەسیری هاوڵاتیان ئەبەو شێوەیە چونکە لەلای ئێمە جێگەی قبولکردن نییە و پێویستە بە هەموو لایەک بەرەنگاری بستینەوە. ئەو نووسراوەی داواکاری گشتی لە کاتێکدایە لە ماوەی ڕابردوودا نووسراوێکی دیکەی ئاراستەی دادگای لێکۆڵینەوەی هەولێر کرد تاوەکو ڕێکاری یاسایی دژی ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێم بگیرێتە بەر بە تۆمەتی ئەوەی نەوتی ڕەشی داوا با کۆمپانیایەک بە ناوی زیپۆ بەڵام دەرکەوتووە ئەو کۆمپانیایە مۆڵەتی کارکردنی نییە. ڕێبوار کاکەی NRT هەولێر.